عليك السلام مامۆستا گیان. وڵای ئەلحەمدوللا من گۆڕانکارییەکی زۆر لە ژیانمان ڕوویاوە، چ بچووک چ گەورە کە ئەلحەمدوللا کاریگەری باشیان هەبووە. یەک لەوانە من لە بەرکردنەکەیە کە پێشتر لاپەڕەیەکم لە ماوەی 40 خولەک لە بەرەکرد بگرە زیاتریش، ئێستا ئەلحەمدوللا هاتوومەتە 8 خولەک و هەندێک کات کەمتریش. ڕاهێنانی بیستنی و بینینیەکانیش بۆ لە بەرکردنەکان زۆر سوودیە بۆ من ئەلحەمدوللا. و زائیدەن بەتایبەتی ڕێنانی خراپبینین کە من هاوینانی پێشتر یعنی هیچ هاوینێک نەبووە کە 3-4 جار نچمە لای دکتۆرەوە بۆ چاوم چونکە حساسیەتم هەبوو بە گەرمە ئەوانە. بەڵام ئەوەی ڕاستی بێ ئەلحەمدوللا خۆشبەختانەم هاوینە یعنی بە هیچ جۆرێک تووشی و حساسیەت و شتە نەبوومەتەوە لەوەتی دەستمان کردو بە ڕێنانی خراپبینیەوە. و لە فترەی جژنیش کە هەفتەیەک پشوومان هەبوو ڕاهێنان وشتمان نایکرد، یعنی یەکسەر دیسانەوە چاوم وای لێهاتەوەتر من یەکسەر لە پشووەکەی خۆم دەستم کردەوە بە ڕاهێنانەکان وتم تاوەکوونی خراپتر نەبووە. ئەلحەمدوللا ئیسفادەیەکی زۆرم کردووە و 3-4 جاریش کویز وشتمانە بووە، یعنی لە بەشی فیزیا و کیمیا ئەوانەیە 2-3 بەش بەیەکەوە کویزمان کردووە، بەس سەعی ڕۆژانەم تیا کردووە. ئیتر دوای مانگێک دوای فترێک کە کویزمان تیا کردووە فریان نەکەوتم سەعی تیا بکەم یان شتێک هاتووەتە پێشەوە، بەس لەناو پاسەکەیە کە ڕۆشتم لە ڕێگا ینی بەس خوێندوومەتەوەش بە جوانی نەهات حساب کرد لاپەڕم ژمارد. ئەلحەمدوللا لە هەردووکیان دەرەجەی تەواوم هێنا، بەرزترین دەرەجەم هێنا سوپاس بخوا. و مامۆستایان سەپەرشتیارەکانیش بەڕاستی هاوکارن، ماندوو بن لەگەڵمان هەندێک کات خۆیان کەونە پرسیارەکە یان شتێک تەریقە بینەوە چونکە زانین بەجددی مانوو بوون و هاوکارمانن و میشە لەگەڵمان درێخیان لێ نەکردوین سەفراز بن یاخوا. پێشنیارم تەنها ئەوەیە سەرکەوتوو بن یاخوا کۆرسی وەمان پێویستە یاخوا هەر بمێنن بۆ من بۆ تاکەکانی تریش ئینشاڵڵا بەرفراوانترە بێت و کەسانی کەش ئیسفادەی زۆرتری لێ یەکەن.